لە هەفتەی حوتەمی خولی نایابی یانەکانی کوردستان یانەی شێروانە لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی سەیدسادق کرد. شێروانە دەیویست هەرچۆنێک بووە یاریەکە بە سوودی خۆی کۆتایی پێبهێنێت و تامی دووەم بردنەوەی ئەم وەرزە بکات. یانی سەیدسادقیش هاتبوو بۆ کۆکردنەوەی سێخاڵی یاریەکە بۆ ئەوەی لە خانەکانی پێشەوەی ڕیزبەندی دوانەکەوێت. یاریەکە ئاستێکی مامناوەندی بۆ هەردوو لا پێوە دیار بوو. نالەباری کەشوهەوا و بوونی بایەکی زۆر ئاستەنکی بۆ هێرش و تۆپە بەرزەکانی هەردوو لا دروست کردبوو. بەماش نیوەی یەکەم بەبێ گۆڵ و بە خاوێنی کۆتایی پێهات. لە نیوەی دووەمدا هەردوو لا لە ڕێگەی چەند گۆڕانکاریەکەوە پلانی یاریەکەیان گۆڕی و چەند هێرشێکیان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام هیچ یانەیەک نەیتوانی تۆڕی گۆڵی یانەی بەرامبار بهەژێنێت و یاریەکە بەبێ گۆڵ بۆ هەردوو لا بە کۆتا گەیشت. بەڵێ بەڕاستی یاری ئەمڕۆ ئێمە ئاسمان خراپ نەبوو، بەڵام خەتی پێشەمان سەراحەتەن چیشیان لەسەرەکەین بە گوێرەی پێویست جێبەجێ ناکەن لە ناو یاریگا و لێتان ناشارمەوە. ئێمە سەراحەتەن هەندێک پێکانی ناو فەریقەکە زۆر کاریگەری هەبووە لە سەرمان کە ئێمە سەرەتا فەریقمان تەشکیل کرد، دامان نا ئەو سێ چوار یاریزانە ناو پێکاتەکە بن، بەڵام ئێستا بەهۆی ئیسابەوە لە محەممەد حەمیدەوە هەستیارەوە ئەوە بینەرە، یعنی ئێستا هاتنە ناو خولەکە بەڕاستی یاریزانیش نییە تۆ بتوانانی شوێنیان پڕ بکەیتەوە لەبەرەوەی دەوری پلەیەک دەستی پێکردووە، نایاب دەستی پێکردووە، ئەوەی لەبەردەستا هەرەمانەیە بە بەردەوامیشیان لەسەرەکەین، هیوادارین بتوانین ئیشی زیاتر بکەین، ئەوانی بچن بە خۆیانە بۆ ئەوەی بتوانین لە یاریەکانی داهاتوە ئەنجاممان باشتر بکەین. بەڕاستی ئێمە هاتووین بۆ سێخاڵەکانی، ئێمە هەموو جهدی خۆمان کرد بۆ سێخاڵەکە یاریمان کرد، بەڵام نەمانتوانی گۆڵکەین. یاریەکە کەمێ لە هەردوو لاوە مەساحاتی تێ نەبوو، ینی یاریەکە قفل بوو لە هەردوو لاوە. ئێمە لە بیدایە زەختمان لێیان کرد، ینی دوو سێ فۆرسی چاکمان بۆ هات نەمانتوانی گۆڵکەین. لە گەیمی دووەم گۆڕانکاریمان کرد، دوو فۆرسەی باشمان بۆ هات نەمانتوانی گۆڵکەین، بەڵام ئێمە بۆ سێخاڵەکە هاتووین. خاڵێکش خراپ نییە لە یاریگای شێروانە تیپێکی خبرەدارە و ئەزموونی هەیە لە خولی نایب. ئینشاءڵڵا ئێمە لە یاری داهاتوومان ئێمە دوو یاریمان لە دەروی یاریگای خۆمان بوو بەبێ هەندەر و بێ جمهور توانیمان لە هەردوو یاریەکە یەکسان بین. ئینشاءڵڵا لە یاری داهاتوومان بەرامبەر برایەتی بتوانین سێخاڵ بەدەست بێنین. بەم ئەنجامەش یانی شێروانە تا دێت ئەرکی قورستر دەبێتەوە و لە کۆی حەوت یاری ڕابردووی تەنیا یەک بردنەوەی تۆمار کردووە و بە سێ دۆڕان و سێ یەکسانبوونەوە خاوەنی 5 خاڵە و لە پلەی سیانزەیەمینی خولەکە دەبیندرێت و یانەی سەیدسادقیش بە کۆکردنەوەی 12 خاڵ بە شێوەیەکی کاتی چووە پلەی سێمی ڕیزبەندی خولی نایاب. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.